سڵاوتان لێ ببینەرانی خۆشەویستبانیتان باش ئەمڕۆ باسی هەوکردنی گوێیەکەین لە هەموو تەمەنەکانە بە شێوەیەکی گشتی دکتۆر هێمن یاسینم لەگەڵە پسپۆڕی نەخۆشیەکانی قورگ و جۆلووتەوە بێگومان پسپۆڕی نەشتەگەری ئەو بوارەشە دکتۆر بە خێراتی بانیت باش بانی وەش باش سپاس مەمنون. لە تەمەنی مناڵ و گەورەشە هەندێک کەس بۆچی زیاتر تووشی هەوکردنی گوێ بن بەراورد بە کەسانی یاسایی؟ بەڵێ هەوکردنی گوێ بە واتاکەی بڵێن هەوکردنی گوێی دەرەوە و ناوەڕاست و گوێی ناویشەوە هەیە ئەمە سێ بەشمانەیە لە گوێچکەیە. بەڵام بە تایبەتی هەوکردنی گوێی ناوەڕاست زۆر باوە بە تایبەتی لە مناڵە لە تەمەنی 6 مانگی و دەست پێکە هەتا 2 ساڵ. نیشانەکانی چی؟ بەڵێ نیشانەکانی ئازاری گوێیە گوێچکەیە شێوە مناڵە دەستی بۆ بە دەست بۆ گوێچکێ بە بیستنی تاو نابێت بیستنی کەمە بێتەوە دایک و باوکە هەستی پێکە. بەڵام یەکەم نیشانەوەی ئازارێکی زۆریە بێت بە تایبەتی لەگەڵە بێت یەکەم جار احتیمالی هەیە طبعاً خۆتە زانی ڤایرۆسە لە دوای 2-3 ڕۆژ احتیمالی بێ بەکتریا و بەڵێ تاشی بۆ دروستەکە تایمەرجە تای هەبێت شەرت نییە تای هەبێ لەوانەیە لە ئەنفلۆنزایکی بەسیتەوە تووشی بێ. بەڵام دوایی ئەگەر عیلاجی نەیتێ لێیەکا بە تاو لەوانەیە چەند مشکلەیەکی تریشی بۆ دروستکات بە تایبەتی لە 6 مانگەوە بۆ 2 ساڵە زۆرە تا 5 ساڵ. لە 5 ساڵ بەرەوسەرەوە وردە وردە لە مناڵانە کەمە بێتەوە بەهۆی ئەوەی کە زیاتر ئەو مناڵە تەندروستی باشە بێ و مەناعی زیاترەکە و تەمەنی گەورەترە بێ و گوێچکەی ناوەڕاستی حەجمی زیاکات و جومگەی ئۆستاکی گەورەترە بێ لەبەرەوە وردە وردە کەمە بێتەوە. بە هەمان شێوە لە گەورەشە ئەم شێوەی هەوکردنە هەیە هەوکردنی گوێی ناوەڕاست کە پەردەی گوێکات کەیەن بۆ لای ئێمە ئەو کەسانە ئێمە جیهازمانەیە سێریەکەین پەردەی گوێچکەی سوور بۆتەوە ئاوساوە بڵقی یاوە بەرەو دەرەوە بەرەو گوێی دەرەوە و ئازارێکی سۆریان هەیە و جارجار ئەگەر 2-3 ڕۆژ درەنگتر بێت لەوانەیە گوێچکەشی پەردەی گوێچکەی بتەقێ و جەراحەتی لێبێت. ئەمە لە مناڵیشا ڕۆیە و زۆریشە. باش دکتۆر چی بکەین بۆی لە سەرەتای هەوکردنەکە چارەسەری پێویست وەرگرێت و دەستنیشان بکرێت؟ هەوکردنی گوێی ناوەڕاست لە مناڵانە بابەتێکە بێ دایک و باوکەکە بە جدی وەری بگرن وەکو هەوکردنی لەوزەتێن نییە. ئەگەر مناڵ هەوکردنی لەوزەتێنی هەبێ دەتوانی بەس پاراستۆڵێکی بیتەیە تۆ زشتی شلەمەنی بیتێ بیخواتەوە باش بێ ینی پەنا نەبێتە بەر عیلاجی التیابات. بەڵام لە گوێچکەی مناڵ ناسکە هەچ کاتێک ئازارێکی زۆری هەبوو یا ئەو دایک و باوکە بینیان کە جەراحەتەکە گوێچکەی مناڵەکە یا بیستنی تاو نییە ببن بە لای پزیشکی پسپۆڕ بۆی عیلاجی بۆ بنووسێت. باش ئەگەر چارەسەری پێویست زۆر نەگرێت لە کاتی خۆیان لە کاتی خۆیان جارەسەری پێویست زۆر نەگرێت تەبعاً مەشاکلی بۆ دروستەکەات. دیارترینیان ئەوەیە کە ئاو لە دیوی ناوەی پەردەی گوێچکە کۆ بێتەوە و بیستنی مناڵەکە تێکەیە و وای لێکات دەیکا بە شێوەیەکی درێژخایەن ئەم مناڵە تر 2-3 جار لە مانگێکە سەردانی دکتۆرەکە کاتەوە و عیلاجیشی قورسە بۆ دکتۆرەکەش قورسە بێت چکە ئەو ئاوەکە کۆ بێتەوە لە گوێچکەی ناوەڕاستە بیستنی مناڵەکە تێکەیات و ئەگەر لە کاتی خۆی عیلاج نەکرێت دوجار پەنابێتە بەر نەشتەرگەری و یەو ئاوەزیایە دەرێنیت و بۆری هەوای بۆ دانێ بۆ گوێی ناوەڕاستی زۆر باش. و مەشاکلی تریشی هەیە ئەوانە خۆشبەختانە لە وڵاتی ئێمە زۆر نییە چونکە هەموو هەوکردنێکی گوێچکە و قورگ و لەوزەتێن و جیوب یەکسەر عیلاجی التیابات وەرەگرێ مناڵەکە. ئەمە ئەی پارێزێت لە مەشاکلەکانی تر کە ئەچێ بەرەو ئێسقانی گوێی پشتەوە و بەرەو مێشک و خەلەلی دەمارەکانی دەم و چاو ئەوانە باشترە. دکتۆر ئەو هەوکردنی بەڕێزت باسە کرد زیاتر ڤایرۆسە یا بەکتریایە؟ بەڵێ ئێمە لە قورگ و لوت و گوێیە هەردوو هەوکردنەکەمان هەیە ینی بە تایبەتی لە زستانانە و لەم وەرزەیە کە ئیتر وردە وردە سەرمایەت هەوکردنی ڤایرۆسی زیاترە لە 60 تقریبەن ڤایرۆسە لە هەوایە بڵاو بۆتەوە لەیەکی ترەوە تووشە بیت مناڵەکە لە گەورەوە تووشێ بێ لە مناڵێکی ترەوە کە نەخۆشە. باشە جامە بەستی قسەکەم ئەوە بوو مادام زۆربیان هەوکردنی ڤایرۆسن ئێوە دەرمانی بەکتریا بەکارهێنن؟
یاخود پێشنیارت چێ بۆ خەڵک؟ بەڵێ هەوکردنی گوێی ناوەڕاست تۆزێ بڵێن مەسافەکەی بچووکە و درەنگتر چاکە بێتەوە لەبەرەوە هەر لای ئێمەشنا لە وڵاتانی پێشکەوتوش لە ئەمریکاش ساڵانە پارێکی زۆر سەرفەکەن بە دەرمانی دژە بەکتریا ئەنتیبایۆتیک عیلاجی لای خۆمان پێوتری عیلاجی التیهابات بە تایبەتی لە مناڵانە شروعی التیهاباتی پێوترێ ئەمۆکسیلینە ئەمۆکسیکلاڤە جەماعەتی سیفالۆسپۆرینەکانە باش مەبەستت ئەوەی ئەمە بێ پرسی پزیشکت ئەکرێ بەکار بێ بە تاکی دەبێ پزیشک بیبینێت چکە هەوکردنی گوێ شتێک نییە دیار بێ بێ دکتۆرەکە خۆی فەحسی کات بزانێت چ نەوعەکە سێ نەوعی هەیە پەردەی گوێچکەی سوورە بێتەوە هەیە بڵقەکە هەیە ئاوتیایەکۆ بێتەوە لەوانەیە بە عیلاجی 5-6 ڕۆژێک چاک نەبێت و اختیاری ئەو عیلاجی التیهاباتە بێ بزانی چییە. باش دکتۆر جا بەرنامەکە بێگومان ڕاستە خۆی بینەرانی خۆشەویست ئێستا لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورساتوان کۆمنتەکانتان بنووسن یەکێ لە پرسیارەکان کە هاتووە باسیێوەکە کەسێکی گەورە و کامڵە ئەڵێ گوێم ویزەویزی هەیە سەوتێکی لێوەیە دایم. بەڵێ دەنگ لە گوێچکەیە ئەمەش بابەتێکی ترە بە تایبەتی لە گەورە و بە ساڵان چوان ئەوانەیە زیاترە هەیە ئەڵێ دەنگەکە وەکو زیکە زیکێک وایە هەڵێ وەکو دەنگی سیسرک وایە هەیە ئەڵێ هەستەکەم مەکینەیەک لە گوێچکەما ئیشەکات جاری وایە یەک گوێچکە تووشە بێ جاری وای هەردوو گوێچکەکە تووشە بێ ئەبێ بزانین ئەم زیکە زیکە ئەم دەنگە لە گوێچکەیە عرازی تری نییە بزانین ئەو کەسە تەمەنی چەنە بە تایبەتی لە بەسەڵات چوانە دەماری گوێچکەیان زەعیفە بێ جاری وا هەیە چەند نەخۆشیی گوێی ناوە هەیە وەکو مینێرز و ئەم یەک دوو بابەتن دەنگەدەنگی گوێچکە دروستە بێ بەڕاستی هاژە لە گوێچکەیە دەنگەدەنگ لە گوێچکەیە بابەتێکی ئاسان نییە ئەبێ بە دوایە بکەوی بزانی مشکلەکەی لە گوێچکەیە یاخود لە دەرەوەی گوێچکەیە جاری وا هەیە مشکلە لە مێشکە ئەبێت ئەمەش ئەبێ ئەچیتە حاڵەتی ئەشیعی تەنووری ئەوانە بۆ ئەو کەسە ئەگریت بەڵام زۆربەی حاڵەتەکان لە گوێچکەیە دروستە بێ و دۆزینەوەشی قورسە بەڵێ ناکەیتە نەتیجە بەڵام بە شێوەی پێویست ئەو کەسەی کە زیکە زیکی هەیە لە گوێچکەیە دەنگی تایە ئەگەر کەم بێت توانێت ئیهمالی کات و وازی دەبێنێ بەڵام بە تایبەتی لە کاتی خەوە ئەو کەسە ناڕەحەتەکات ئەو کاتا بێت سەردانی دکتۆر بکاویش مەجموعەیە فحوسات هەیە بۆ یەکەی دیارترینیان تەختیتی گوێ و دەماری گوێچکە و گوێچکەی ناوەڕاستە ئەگەر مشکلێکی هەبێ بتوانین بۆی هەلکەین بە عیلاج ئەوە عیلاجی بۆ ئەنووسین چەند عیلاجێکی تازە هاتووە توانین ئیسفادەی لێ بکەین بۆ بابەتە. باش دکتۆر بێگومان پرسیاری تر هاتووە یەکێک لە بینەرەکانمان ئەڵێ بە کەمترین هەوای سارد گوێم کپە بێ ئەمە لە ڕووی زانستیەوە تەواو ئەم حاڵەتە ئەم یاخود مەبەستی پەتا و هەڵامەت بێ. بەڵێ وایە بە تاکید چونکە یەکێک لە هۆکارەکانی تری گوێکبوون یاخود ئیلتیهاباتی گوێ حەساسیەتی جیوبەکانە لەگەڵ جومگەی ئۆستاکیە ئەگەر هەوای سارد لەو کەسە بات ئەوە جیوبەکانی تووشی هەستیاری ئەبێت و هەروەها جومگەی ئۆستاکیشی ئەگیرێت و ئێمە زانین ڕەبتی بینی لوت و گوێچکە هەیە هەر بۆ معلوماتی بینەرانی خۆشەویست گوێچکە و لوت و جیوبەکان ڕەبتی هەیە بە جومگەی ئۆستاکیەوە ئەو کەسە کە هەوای سارد هەڵەمشێت جومگەی ئۆستاکی ئەگیرێت خەپاتە بێ لەبەرەوە هەستەکە گوێچکەی قورسە بێت ئازاری بۆ دروستەکە واروها سووربوونەوەی پەردەی گوێچکەی بۆ دروستەکە قوپانی گوێچکەی بۆ دروستەکات ئەمە دەوری هەیە. بڵێ زۆر باشە پرسیاری تر هاتووە باسیەوە کات کە گوێی هەم زیکە زیکی هەیە و هەم گێژی ژەبێ بە تایبەت کە ئەڵێ تۆزە شەکرەم دابەزێت ئەمە پەیوەندی بە شەکرەکەەوە هەیە یاخودە شە گرفتی گوێشی هەبێت. بەڵێ مادام گێژبوونی لەگەڵایە ئەتوانین بڵین گێژبوونی گوێی ناوە یاخود گێژبوونی گوێی ناوەڕاست ئەبێ گێژبوونەکەی ئەو کەسە هەست بکە ئەخولێتەوە وەکو خولانەوەیە یا خۆی ئەخولێتەوە بە دەوروبەری ژوورەکە یا ژوورەکە ئەخولێتەوە ئەمە گێژبوونی گوێی ناوەڕاست و گێژبوونی گوێی ناوەیە. گێژبوونێکی ترمان هەیە بەهۆی ئەوەی کە شەکرەی دابەزێ زەختی دابەزێ یا چەند مشکلێکی هەیە لە بڵێن لە مێشکە ئەمە ئەگەر شەکرەی دابەزێ احتیمال لە گێژبوونەکەی ئەوە بێت
بەڵام بیستنیشی تەواو نەبێت لەوانەشە دەماری گوێچکەی زەعیف بوو بێ هەوکردنی گوێی ناوەڕاستی هەبێت واتە پێش بە پشکنینی وردەکەم حاڵەتە ئەبێ پشکنین بکات ئەگەر شەکرەکەی کۆنتترۆلکە و جێژبوونەکەی نەمێنێت بەس بیستنی خراپ بێ ئەوە معنەوەی گوێچکەیەتی باش دکتۆر هەر پرسیارێشتر هاتووە باسیێواکە کەسێت تەوازنی گوێی تێکچوو بێت چارەسەری چییە؟ هاوسەنگی کاک دکتۆر ئەم بابەتە زۆر باوە ینی جێژبوون زۆرە ئێستا بەڕاستی زۆربەی نەخۆشەکانمان کە بۆمانێت ئەڵێ گێژە بین بۆچی گێژە بن ئێستا زۆرمە بەڵێ ئێستا ئەسبابی زۆرە لەوانەیە هەر ئەگەڕێنەوە بۆ ئەوەی کە گێژبوون چەند جۆرێکی هەیە ڕەبتی هەیە بە گوێچکەی ناوەوە و دیسانەوە کە ئەڵەی بۆچی گێژبوون هەیە مەشاکلی گوێچکە دیسان مەشاکلی گوێچکە ئەبێتە هۆی گێژبوونی ئەو کەسە مەشاکلەکان هەوکردنی گوێی ناوەڕاستە هەوکردنی گوێی ناوەیە هەوکردنی دەماری هەشتەمی گوێچکەیە و بەعزێکیان ئەو کەسانە کە نەخۆشی قورسیان هەیە لە مێشک و دەمارەکانی ئەویش ئەبێتە هۆی گێژبوون باش دکتۆر کەسێک پرسیاری کردوڵە من تەمەنم 40 ساڵەوە ئەو زیکە لە گوێما هەیە هەرچی پشکنی نەکردومە چارەسەری شمۆی گرتووە هێشتا هەر باش نابم پرسیارەکە لێرە ئەمەیە ئەم زیکە ئەکرێ بنەبڕ بکرێ یاخود ئەبێ و کەسە لەگەڵی ڕابێ گەر زانی نەخۆشی نییە تا ئێستا ئێمە زۆر فەحسەکەین بۆ ئەو کەسانی کە هێنە لامان گوێچکیان زیکەزیکیانەیە ناگەینە نەتیجە بەشێکی کەمیان نەتیجەیەک ئێن بەدەسەوە بەڵام باشترین عیلاج بۆ زیکەزیکی گوێچکە ئەوەی ئەو کەسە خۆی لەگەڵ یان ڕابێنێت ڕاهاتن لەگەڵ زیکەزیەکە بە تایبەتی کاتی خەو و ئێمە ڕێنمایانەکەین کە نەیکەن بە مشکلە لە خۆیانە گوێی زۆر نێنێ لە مێشکمایە و شتێکی خراپە و ڕاهاتن لەگەڵیاوە ئێستا چەند ئامێریکی پێشکەوتو هاتووە هەروەکو سەماعەیە لێرە هەمانە لە سلێمانی تەنزیمێکا لە گوێچکەیە تەنزیمێکی ئاەتێ لە گوێچکەیە دەنگێک دروستەکە دەنگێکی ئەو زیکەزیکە ئەشارێتەوە و بە مروری زەمن یعنی ئەو کەسە لەگەڵ یان ڕایەت و ئەمە تازەترین عیلاجی ئەو زیکەزیکەیە دکتۆر پرسیارێشتر هاتووە هەر کەسێکی گەورەی بێگومان باسیەوە کە هێدفۆن بەکارهێنێ لە کاتی نووسنانی پێشنووسن و ماوەیەکی زۆر ئەڵێ هەردوو گوێی ئیلتیهابە کات و ئاوسێت ئەڵێ پەیوەندی بۆ یەکە هێدفۆن بەکارهێنم یاخود لە دوای حەمام جۆم پاکەمەوە پیانەتون پاچی مەکەرەوە ئەمە هەوکردنی گوێی دەرەوەی پێڵێن هەوگرتنی کرکڕاگەی گوێچکە لەگەڵ قەناتی گوێچکەیە ئەو کەسانی کە هیدفۆن زۆر بەکارێنن چونکە ئەویش زەختێک دروستەکە لە کرکڕاگەی گوێچکەیە بەکارهێنانی زۆری ئەبێتە هۆی تەنکبوونەوەی پێستی گوێچکە و بڵین کرکراکە تووشی التیهابات کا بەڵێ ئازار دروستەکە و کاتی خۆشتنیش ئێمە ئەزانینەوە کەسانی کە زۆر مەلاکەن یا دەستکاری گوێچکیانەکەن و خۆیانەشۆن ئەو ئاوەی کە خۆتی پێشووی لەوانەیە پیس بێ لەوانەیە میکرۆبی تابێ ئەچێتە گوێچکەتەوە تۆ دەستکاری گوێچکەش دەکەی یا ئەو هێتوانە بەڵێ ئەبێ بە هۆی التیهابات لەبەرەوە باشترین هەلەوەیە یەکەم شت سەماعە بەکارنێنێ دوو دەستکاری گوێچکەی نەکات دکتۆر پرسیارێکی زۆر باو هاتووە بەڕاستی منیش زۆرەی ویستم ڕۆژانە دوای هەوکردنی گوێ لە مناڵە پێویست بەواکە گوێ پاک بکرێتەوە دوای چارەسەر وەرگرتنی تەواوەتی یاخود مەرج ئێمە ئەو دایک و باوکانەی کە هێنە لامان بە تایبەتی مناڵەکانیان هێنن هەوکردنی گوێی کتوپڕ کە ئازارێکی زۆریە بێت و ئەو مناڵە گوێچکەی ئێشێوە لە ماوەی 2-3 ڕۆژە بە هیچ شێوەیە نابێت دەستکاری گوێچکە بکرێ و ئێمە خۆشمان نەگوێچکەی بۆ پاکەینەوە و تەنانەت نە قەترەشی بۆ نووسین بەڵام عیلاجی دژەتا و ئازاریینێ و ئاوسان و عیلاجی بڵین ئیلتیاباتیشی ئەینێ و متابعەیەکەین 3 ڕۆژ 4 ڕۆژ دوایەوە ئەیبینینەوە ئەگەر هاتوو لە حاڵەتێکە پەردەی گوێچکەی بتەقێ و جەراعەتێکی سەوز و زەرد بێتە خوارەوە ئەو کاتێ ئێمە جیهازمان لایە بە جیهاز بۆی پاکەینەوە بەڵام ئەگەر جەراعەتەکە بێتە خوارەوە ئێمە بەو دایک و باوکانە ئەڵین ئەتوانین لۆکەیەک بێنی بە ڤازەلینیا بە مەڵحەم تڕیکەیت و گوێچکەی لە دەرەوە بۆ چەورکەی بۆی ئەو جەراعەتە ئازاری کرکڕاگەی گوێچکەی نەیات و تووشی هەوکردنی گوێی دەریشەوە بێت لەم حاڵەتە ئەتوانن ینی دایک و باوکان پاچیکەنەوە بەڵام شتبردن بۆ ناو گوێچکە
ئەبێتە هۆی ئەو میکرۆبە تۆ پاڵی پەیوەنی بۆ گوێچکەی ناوە و زیاترە ڕاو مەشاکلی لێ دروستە بێت. باش ئەوانەی پەردەی جوان تەقیوە چی بکەن؟ ئەوانەی پەردەی گوێچکەیان تەقیوە ئەتوانن دووشت بکەن، یا ئەوە تا بە هیچ شێوەیە نابێ ئاو بچێتە ناو گوێچکەیانەوە لە کاتی خۆشتنا چەند جۆرێکمان هەیە کە توانێ نێڵێ ئاو بچێتە ناو گوێچکەیەوە، لۆکە چەورکە بە زەیتی زەیتون بە ڤازەلین یاخود قاڵب دروست دەکرێ بۆ گوێچکە دانرێ و ئەو کەسە کە خۆی شووە یا مەلا کات نایڵێ ئاو بچێتە ژوورەوە. ئەمە بەدەر لە تەڕکردن بۆ سەفەرکردن بۆ ناو فڕۆکە ئەوانە هیچ گرفت دروست بۆ سەفەرکردن و کەسانی کە بەردەی گوێچکەیان دراوە مشکلەیەک دروست ناکات چکە خۆی بەڵێ ئەتوانێت ئەتیادی بڕات چکە خۆی پەردەی گوێی دراوە هەوا یەتە ژوورەوە لە لوتەوە لە قورگەوە لە گوێچکەوە ڕوا مشکلی نییە. بەڵام جۆرێکی ترمانەیە ئەوانی کە سەفەریان زۆرە هەوکردنی گوێی ناوەڕاستیان هەیە، ئەو کەسانە توان دوسێ ڕۆژ پێشەوە قەترەی لوت وەرگرن عیلاجی التیابات وەرگرن بۆی لە کاتی سەفەرەکانە تووشی ئەو حاڵەتە نەبن. گوێکەبوون ئاساییە لە ناو فڕۆکە هەمومان کە بە فڕۆکە سەفەرمان کردو و گوێچکەمان کپە بێت زۆر ئەتیادیە دوایی کە فڕۆکانی شێتەوە یا سەرەکەوێ دووسێ جار تف قوتەی شتێ ئاوێ خۆیتەوە بنێشتێکە جووی ئەویش ڕەبتیە بە جونگەی وەستاکیەوە باشە بێت. بەڵام لە چەند حاڵەتێکە ئەگەر ئازارێکی زۆر زۆرە هەبێ و تۆ لە فڕۆکەکە نیشیتەوە و ئەچی سێرەکە یەک دوو ڕۆژ گوێچکە و هەر کپە ئەوە لەو حاڵەتەیە ئەبێ سەردانی پزیشکی پسپۆرت بێ. دکتۆر شەقیقەی گوێ هەیە؟ شەقیقەی گوێ بەڵێ هەیە، شەقیقەی گوێ هەیە بە معنایەکی تر بە معنە علمیەکەی پێوترێ ڤیستیبولەر میگرین. ئەمە جۆرێکی باوە ئێستا لە سایە بیستی تقریبەن ئەگەر غەڵەتم نەکردبێ ئەو کەسانی کە تووشی گێژبوو نەبن سەر ئێشیان لەگەڵایە. سەر ئێشەکە و گێژبوونەکە بە یەکەوەیەت. ڤیستیبولەر میگرین ئەمەیە ئەو کەسە کە تووشی شەقیقا بێ دای شەقیقەیە سەر ئێشە و لەگەڵیشە تووشی هەوکردنی تەوازنی گوێچکەی ئەبێت و هەردوو حاڵەتەکە بە یەکەوەیەن و ئەم حاڵەتەش بەڵێ هەیە و عیلاجیشی هەیە. خۆشبەختانە ئێستا چەند جۆرە حەبێک هاتووە و ئەو کەسانە ئەینوسین ئیسفادەی لێکەن. زۆر باشە دکتۆر دوای هەوکردنی گوێ ئەڵێ مۆمی گوێم وەکو مادەیەکی ڕەشی لێ هاتووێتە دەرەوە. ئەمە هەوکردنی گوێچکەی پێ ناڵێن هەر گوێچکەی پیسە ئەو مۆمە گوێچکەیە کاربۆنی لێ بەڵێ چەند نەوعێک هەیە قاوەیە هەیە ڕەشە بێ هەیە زەردە و زۆر خەڵکیش بەلایەوە ئەڵێ ئەمە ئیلتیهاباتە نەخێرەوە ئیلتیهابات نییە و هەتا مشکلە بۆ گوێچکە دروست نەکات و مشکلەکە جاری وایە و کەسە گوێچکەی کپە بێ و دەستکاریشی نەکات پاکردنەوەی کێوێ و نەجاتێ بێ هیچی تر نییە هیچی تر نییە. دکتۆر لە مناڵە چۆن هەست بکەین گوێژبوونی هەیە یا گرفتی گوێی ناوەڕاستی هەیە؟ گێژبوون لە مناڵە کەمە زۆر نییە باش ئەوەی باوترینە لە گەنج و بە ساڵاتچوەکانە زیاترە کاتەوە خەبەرێکی خۆشەکە بەڵێ لە مناڵە کەمە بەڵام چەند حاڵەتێک دروستە بێ ئەو ڕۆژە ئێمە داواممان نەبوو لە ئیستشاری مناڵێک هاتبوو دایکێ و گێژە بێت ئەبێت تۆزێ بە وردی لێ بکۆڵیتەوە گێژبوونەکەی چۆنە لە کاتی خەوتنایە لە کاتی سەرجوڵان نایە ئازاری گوێچکەی لەگەڵایە بیستنی خراپە و هەمان ئەلامات و عەرازی گەورەکەشی تایە یعنی ئەوەی گێژبوون لە گەورەیە دروستە بێت لە مناڵیشا بە هەمان شێوەیە لەوانەیە گوێچکەی ئیلتیهابی هەبێ احتیمالە گوێچکەی ناوی تووشی ئیلتیهابات بوو بێت لەوانەیە مناڵەکە کەم خوێن بێ ئەوە ئەو بابەتە لەوانەیە زیاتر بۆ لای ئێوە بێن مادەی ئاسنی کەم بێ ڤیتامین دی کەم بێ سە ڤیتامین دی ڕەب دەکرێت بە هەموو شتێکەوە تەنانەت ئەوانەی کە ڤیتامین دییان کەمە لەوانەیە گێژبوونەکەیان ئەو حاڵەتە بێت. باش دکتۆر کۆتا پرسیارم گرنگ بە گرنگ جێزانم بەڕاستی بۆ ئێمە وەڵام بێتەوە جا کۆتای پێبێنم هۆکاری جوڵانی کریستاڵی گوێیەک لە بینەرەکانمان ئەو پرسیاری کرد بۆچیە جوڵێ و باوترین گێژبوونی ئێستا کە خەڵک تووشێ بێ بریتێ لەو بابەتە کە کریستاڵەکانی گوێ ئەجوڵێن خۆی ئێمە لە گوێی ناوەیە سێ کەناڵمان هەیە لەگەڵ یەک دوو بڵێن جیوبی گیرفانەکانی گوێی ناوە ئەمە کریستاڵی تایە ئەم کریستاڵانە تەوازنی ئەو کەسە ڕاگرێت
تۆ لە مەسعدێکا سەرەکەوی لە پاسێکە ڕووی لە سایرەکە ئەم کریستاڵانە واو لێکات جێژ نەبیت بەڵام بەهۆی چەند هۆکارێکەوە کە زۆربەی نەزانراوە ئەم کریستاڵانە لە بۆریەکانەوە یەنە دەرەوە لە شوێنی خۆیانەوە ئەجوڵێن کە ئەجوڵێن ئەو کەسە هەست بە جێژبوو نەکات ینی یعازێکە نێرێ بۆ مێشک ئەڵێ تەوازنی تێکچووە زۆرترین تەوازنی تێکچوونی ئێستا بەهۆی جوڵانی کریستاڵەکانی گوێچکەوەیە و ئەمەش کتوپڕی هەیە و درێژخایەنیشی هەیە کتوپڕ لە دووسێ ڕۆژی یەکەمە تووشی جێژبوونێکی زۆرە بێت بەعزێکیان تووشی ڕۆژانە و دڵتێکەڵ هاتنە بن ئەو کەسە لە جێگایە ئەکەوێت لەو دووسێ ڕۆژەیە پێویستە عیلاج وەرگێ دواتر ئەگەر کەمێک جێژبوونەکەی ئەمێنێت توانێت سەردانی پزیش بکات بەڵام ئەمەوێ ئەوە بڵێم زۆر کەس پەناباتە بەر عیلاج لە دووسێ ڕۆژ یەکەمە کە کریستاڵەکانی گوێچکە ئەجوڵێن ڕاستە عیلاج وەرگری سفادەی لێکەی بەڵام دوای ئەوە وەرزشکردن زۆر دەوری هەیە یعنی ئەتوانێت بچێ یۆگا بکە ئەتوانێت خۆی بە باخ و باخاتەوە مەشغوڵکە توانێت پاسکیل لێ خڕێ توانێت پیاسە بکە تۆزە خۆی مەشغوڵ کا ڕاضە بکە وەرزش بکات ئەمە وردە وردەوای لێکات کە ئەو جێژبوونەی لەبیر چێتەوە و بە تەبیعەتیش جێژبوونەکە باش بێتەوە و کریستاڵانەیەنەوە شوێنی خۆی زۆر باشە دکتۆرە من سپاسی بەڕێز دەکەین تەوەرەکەمان لەسەر هەوکردنی جۆ بوو بەڵام زۆر ئەزەتمان نایی بە بابەت و پرسیاری دیکە سپاس بۆ زانیاری وردانی بەڕێزت بینەرانی خۆشەویست و مێ دەکەین هەموو لایەکتان ساخ و سەلامەت بن تا بەرنامەیەشتر خواتان لەگەڵ